وەزیرانی عێراق بیدەن بە سەرۆک وەزیران و لەوێ بڕیاری کۆتایی لەسەر بدرێ. بەڕاستی ئەم یەک دوو سێ ڕۆژەی کە لە بەردەست ماوە ینی ڕۆژانێکی گرنگن بۆ ئەوەی کە ئەم کێشە یەکلایی ببێتەوە. هەم هەرێمی کوردستان نەوت ڕادەستکە، هەم داهاتی نانەوتی ڕێکەون لەسەری. ئێستا ینی قسەیەکی کە بە ناوی وەزیری دارایی عێراق و بڵاو کراوەتەوە کە گوایە داوای کردووە بانقی ڕافیدەین بخرێتە ناو هەژماری منەوە. تاوەکو ئێستا دیار نییە ئایا ئەمە هەرێمی کوردستان هاتنی باقی ڕافتێن بۆ ناو هەژماری من چ لە دۆخەکە گۆڕێ ئایا ئەو کاتە کێشەی تەڵتین چارەسەرە بێ یاخود ئەویش بەشێکە بێ لەو بانکانەی کە لە ناو هەژماری منان. من هەموو ئەم قسانە و هەروەها هەندێک پرسیاری دیکە لە میوانەکەم دەکەم ئەویش ئەشواق جاف ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە بە خۆشحاڵی لە ئستۆدیۆ میوانمانە. ئەشواقان زۆر زۆر بەخێر بێت. ئەگە من لە جەنابەت بپرسم گۆڕانکاری نوێ چی هەیە؟ ینی لە زاری جەنابتەوە کە ڕەنگە زانیاری نوێت لابێ لە ڕێگەی حیزبەکەتەوە، ئایا ئەم شتانی من وتم هیچی خلافت هەیە لەگەڵی؟ بەڵێ زۆر سپاس سەڵاو لە جنابێتوە لە بینەرانی کەناڵ زووم. بەڵێ هەندێک لەو خاڵانەکە جنابەت باست کرد بۆ نمونە باسی لەوەت کرد کە هەرێم ناوچی ڕادەست ناکات یان نەیکردووە تا ئێستا. پێم وایە هەمومان گوێمان لە وەزیری ناوچە عێراق حەیان عەبدوڵغەنیە کە باسی ئەوەی کرد کە ئەو لیژنەیە کە خۆیان نردویانە بۆ هەرێمی کوردستان تەشخیصی خۆی لەسەر چی ئەساسێک لە ساش تازە بەرمی ڕێکەوتووی. بەڵێ بەس لەسەر چی ئەساسێک ئەوەی کە ئەو هەشتا هەزارە لەسەر ئەو ئەساسە کە ئەو لیژنەیە کە ئەوان نردیان بۆ هەرێمی کوردستان تەشخیصی ئەو زیانانە کە لە حەق لە ناوچەکانی هەرێمی کوردستان لە نەتیجەی ئەو بردومانانە کە لە ڕێگەی درۆن قەسفی ئەو بیرە ناوچیانە ئەو لیژنەیە تەشخیص ئەوەی کردە توانای هەرێمی کوردستان 800,000 بۆ دەستنیمکردن بۆ سۆمۆ و 50,000 بۆ استخدامی ناوخۆکەواتە 130,000 و هەمان خاڵش طبعا تەشخیصی دوو خاڵی کرد. یەک کە ئەم حەقلانە ئەو زیانە پێکەوتووە ئەگەر چاک بکرێتەوە ئەتوانن زیاتر لەوە هەناردە بکەن ئەوە خاڵێک. خاڵی دوو هەمەش ئەو شەریکاتانە کە لە ئەنجامی ئەو قەسفە کە کرا ئیشەکانیان بەجیان هێشت و ڕۆشتن ترسان لە ژیانی خۆیان ئەوانش ئەگەر دەستیان کرد بە هەناردەکردینەوە ئەوانیش دەگەڕێنەوە کەواتە بە قۆنەغی داهاتوو زیاتر دەبێت. ئەمە خودی خۆی وەزیری ناوتە ئەوە یەک. دووش لیژنەیەک هەیە کە ئەو لیژنەیە بریتیە لە وەزارەتی دارایی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی عێراق و هەروەهاش دیوانی چاودێری هەردوولا کە بە پێی فەقەرەی دووهەمی ئەو ڕێکەوتنە لە نێوانی دوولا یعنی حکوومەتی هەرێم و بەغدا کە ئەمزا ینی پەسەندی کرد ئەنجومەنی وەزیرانی فدرال کە دەڵێت ئیشی ئەو لیژنەیە تەشخیصە وتەدقیقە وتەحدیدی داهاتی اتحادی چییە وتەشخیص یعنی تەحدیدی دەکات چەندێک حسەی حکوومەتی ئیتیحادی کەواتە تەشخیصی دەکات و دووش تەدقیقی دەکات و دوای تەشخیص و تەدقیق تەحدیدی دەکات چەند پشکی حکوومەتی ئیتیحادی. ئەوان طبعا 2 هەفتەیان پێدرا بوو بەڵام دیارە ئیشەکانیان لە خلالی 2 هەفتەکە تەواویان نەکردو پێویستیان بە کاتێکی زیاترە بۆیە کۆتا ڕۆژە بۆیان ڕۆژی شەمە دەبێت بە شێوەیەکی کۆتایی راپۆرتی کۆتایی بۆ وەزیری دارایی حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی کە لە کۆبوونەوەی یەکشەمە کە پێشخرا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بەهۆی ئەربعینیەی ئەوەی لە بەغدا پێشیان خست لە ڕۆژی سێشەمە لەو کۆبوونەوە بریار لەسەر ناردنی موچەی خەڵکی کوردستان. یەک خەلەل یان یەک کێشە نییە گفتوگۆکان زۆر بەباشی دەڕوات چی لە بەشی هەناردەکردنی نەوتە و چی لە ئەو گفتوگۆنەیە کە لیژنەکان دەیکات. زۆر باشە. ئێستا ینی من کە باسشم کرد دوو پێشهات هەیە. بەڕاستی پێشهاتێکیانەوەیە کە وەزیری دارایی داواکە بۆ نمونە لە 150 داهاتی نانەوتیە بێ ڕادەستکرێ تەحدید نەکراوە فیدرالی و نافیدرالی.
یعنی ئەمە بەڕاستی داواکاریەکی نازام نوێ یا هەر لە کۆن و داوایان کردووە لەوی کا بەڕاستی جەنابەت باسیەوەکەی کۆمپانیاکان ئایا کۆمپانیاکان ئێستا ڕازین نەوت ڕادەست بکەن یاخودنا؟ طبعا کۆمپانیاکان داوای زەمانەتیان کردو بوو پێشتر یعنی کە ئەو برەپارەی کە تەخمینی کە 16 دۆلارە پێیان بدرێت لە دەرهێنانی ناوچە چونکە بەڕاستی متمانەیان نەبوو کە ئەوان ئەگەر ئیشی خۆیان کرد حکومەتی ئیتیحادی بیدات بینیان بە چاوی خۆیان کە حکومەتی یاریمی کوردستان هەموو ئەرکەکانی جێبەجێ کردبوو بەڵام حکومەتی ئیتیحادی موچەی خەڵکی کوردستانی نەدەدارد بۆیە ئەمان زەمانەتی خۆیان و ئەمەش کێشە نییە ئەوانش يعني ريكوتن حكومة اتحاد لسر أو 16 دولار بالنسبة أو 50% أو 50% لا داهاتي يعني نوخوي كاتحادية وعرض كراوة لا أو ريكوتنا لما ديدو هما يعني أو كوتم من لغرض تصنيف الإيرادات الغير نفطية وتدقيقها وتحديد حصة الحكومة الاتحادية جيجلمش بەڵام لێ باسی داهاتی فیدرالی ناکە خۆی ئێستا پێت خۆی ئەمە 50% هیچ کێشەی لەسەر نییە باش داهاتی ناوخۆ یعنی هیچ کێشەی نییە لەسەر ئەم خاڵە بۆ چونکە بە پێی بەڵام هەرێم ئەڵێ ئەشوەخە هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە ئامادەین لە 150کە لە داهاتی فیدرالی بین ئەو شوێنانەی کە داهاتیانەیە وەکو فڕۆکەخانەکان بۆ نمونە سەرسنوورەکان ئەوانی کە داهاتی فیدرالین بۆ نمونە حکومەت ئەڵێ من ئامادە نیم لە داهاتی مرور و شارەوانی و بۆ نمونەوە وەزارەتەکان لە 150 بە 50% داهاتی ناوخۆ حکومەتی هەرێمی کوردستان تەسلیمی دەکات بە پێی یاسای ژمارە 6 بۆ ساڵی 2019 کە یاسای الئیرادات الاتحادیە لە مادەی 29 وتحديدش کراوە کە 50% بۆ پارێزگاکان لە ضمنی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان تؤول لحساب المحافظة بما فيها محافظات الإقليم الإيرادات المالية التالية وشوار خل ئاماژەی پێکردووە ئەوە ئێمە نین ئەوە یاساکە دەڵێت بۆیە حکومەتی هەرێمی کوردستان بە پێی مادەی 21 دەستوری شەروال بە پێی مادەی 21 نه بە پێی مادەی 21 ئەوەی کە واضحە 21 سێهەم 121 نەکو 21 ئەوەی کە لە ئەعلام نەخێر ئەوەی کە لە ئەعلام باز دەکرێت 21 نییە 21 باسی الحريات وأو تاع 121 أويك باسي دكن 21 ضليت يحظر تسليم العراقي إلى الجهات والسلطات الأجنبية ينظم اللجوء السياسي 21 أوية علاقينية 121 سيهم ضليت تخصص للأقاليم والمحافظات حصة عادلة من الإيرادات المحصلة اتحادياً تكفي للقيام بأعبائها ومسؤولياتها مع الأخذ بعين الاعتبار مواردها وحاجاتها ونسبة السكان بها. صوتو بستويكسية تقريسيها. كواتي يعني لويا أوان ببي يعني دستورك ناتوان لصدا بنجامو دهاتي نانوتي برد. بنجالسات دهاتي ناوت لە داهاتی ناوخۆ ناناوچی چونکە تۆ ناوچیت هەیە و ناناوچی کێشەی لەسەر نییە چونکە ئەمە خۆیانش باش دەزانن ئەمە لە داهاتی ئیتیحادی دەبێت لە داهاتی ئیتیحادی ئەتوانێت ینی کێشەی نییە لە کێشەی نییە لە ئیتیحادی ناناوچی ئەزان بەڵێ ئەی بۆچی ئێستا جەخت لەوەکرێت تۆ 120 ملیار بێ 120 ملیارە تەخمینیە بە پێ ئەوەی کە تقوم حكومة الإقليم بتسليم 120 مليار دينار كدفعة أولية تخمينية أما لفقر ملف إيراداتي غير نوطي كمحمد شيع سوداني لأنجمن وزيران بسنديكر دفعة أولية تخمينية هاتو ولا فقري دوهمي أو ملف إيراداتي غير نوطي تشي داليت أليت هردولا وزارة دارایی و دیوانی چاودێری دارایی چی دەکەن قسێکی ئەزانمەوە تەخمینی بودانڕە قسێکی لەسەرەوەی کە ئێستا هەرێم دەیەوێت پابند بێ بێ لە 150کە نەیە بۆ نمونە ئێستا ڕاستە گوایە بۆ ئەگەر لەو حاڵەتە ئەگە 300 ملیار داهاتی ناوخۆ بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە 150 بە
کاک سامانگیان هەندێک شت کە بڵاو دەکرێتەوە دوورە لە ڕاستیە. یعنی بۆ نمونە ڕاستیەکان ئەوەیە کە لیژنەکە تەحدیدی دەکات من یعنی بە زمانی مانجێک ئەفۆن بەس ئەوە دەبێت وازح بێت بۆ خەڵکی کوردستان چونکە ڕێزم هەیە ئەوانەی کە دژی کوردستان پرۆپەگەندە دەکەن یعنی من بۆ نمونە لێدوانێکم بیست بەڕاستی نازانم ئەم کەسە کە چۆن ئەو لێدوانەی داوە دەڵێت ئامادەیە 120ەکە بدات بە بەغدا بەڵام بە ئێمە نادات بە موچەکەی تۆ پێویست بنەوە 158 ملیارە 120ەکە بەشی موچەی خەڵکی کوردستان ناکات هەمووی بۆیە دەبێت چۆ بە پێی دەستور کار بکەیت بۆ ئەوەی مافی خەڵکی کوردستان دابین بکەیت ئێستا ئەوە وازحە دەڵێت ئەو دوو فەریقە چی دەکەن تشخيص الإيرادات غير نفطية يعني تشخيصي دكات كامني إيرادات غير نفطي اتحادي ودواترش تدقيقي شي دكات شو تنها تشخيص كردنية دبت دو مرحلة تشخيصي كات وتدقيقي كات انجر تحديدي دكات وهريمش أمال شاشة التلفزيوني إيوه دليم هريم بابندا يكي شينية لو ريكوتنا ك لأنجمني وزيرانا وببي مادي 121 سي كدليت لا دهاتي ناوخوي اتحادية بالنسبة نوطش بابندا أو بروباغاندانا كلام لو أما دي بيسين أخي أشواغا سا يكي هشت آخر مولد بو كابوا نوتي رادس كده إتاوكو يسا هيچي رادس نكدو هرين استبيت طالن بو وابزانم ئەو کەسانە کە قەسفی بیرە ناوچەکانیان کرد پێش چەند ڕۆژێک لە دوو ڕۆژ لە ڕێکەوتنەکە و ناسنامەکەیان لای هاوپەیمانان و بە قەمەری سناعیش تەسویر کراوە نانویست ئەم هەناردە بکرێت بۆ ئەوەی بەغدا موچەکە بنێرێت ناسنامەکەیان دیارە چونکە زۆر لەم لەو ئەملا هەندێک شت بڵاو کرا دوورە لە ڕاستیە بەڵام هاوپەیمانان مجاملەی کەس ناکەن ناسنامەکان دیارە باشە بە قەمەر سناعیش تەشخیص کراوە کێن و نایەنەوەی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەون بۆ ئەوی بتوانن ئەو پەیوەندیە لە چوارچێوەی دەستور تەرتیب بکەن بەڵام خۆشبەختانە وەکو ئاماژەم پێکرد ئەو لیژنەیە کە هات لە وەزارەتی نەوت خۆی تەشخیصی خەلەلە یعنی ئەفۆن زیانەکانی کرد و قودرەی ئینتاجی هەرێمی کوردستانی تەحدید کرد و ئاماژە بە خاڵێکی تر کرد کە جگە لە هێرشە درونیەکان ئەو شەریکانە کە لە ژیانی خۆیان ترسان ئەوانش بەجیان هێشت ترسان چونکە قەسفکی بەردەوام بوو دواترش ئەو لیژنەی بە کە سەرۆکاتی قاسم لە عەڵەجیش هات کە تەحقیقیشی کرد ئەوش دەزانێت ناسنامەی یعنی ئەو لیژنە دەزانێت کێن بۆیە دوێنێش گوێتان لێبوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئاماژەی بەوەی کرد کە فعلەن زیان کەوتووە بەو بیرەنەوتیانە و هەناردەکردنی نەوت دەستی پێ دەکات یعنی هیچ کێشێ لەسەر هەناردەکردنی نەوت نییە و ئەم لیژنەیەش یعنی کارەکانی زۆر بە جوانی دەڕوات و ئەخیر مۆڵەتیان هەیە شەممە دەبێت یعنی راپۆرتی کۆتایی بدەن و دەبوایە لە خلالی 2 هەفتە بەڵام ئەوان دیار ئیشەکانیان لە 2 هەفتەکەتەوەیان نەکرد بۆیە ئێستا لە 3 هەفتەن و دەبێت شەممە تەسلیمی کەن بۆ ئەوەی یەکشەمە لە ئەنجومەنی وەزیران بریارەکە بدرێت ئەمە راپۆرتی لیژنەکان بەڵام قسەیەکی ینی سەریح هەیە لەم مۆزوعە ئەڵێ تاوەکو بۆ نمونە من داهاتی نانەوتیم ڕادەست نەکرێت و نەوت نەڕوا من پارە نانێرم کێ دەڵێت وەزیری دارایی و سوودانیش هەروەڵە کێ تەسلیمی ناکات ینی هەرێم کێ وتووەتە تەسلیمی ناکات هەرێم من پرسیارەکەم حتا ڕۆیتەر زەم راپۆرتێکی بڵاو کردوەوە کە گوایە وتوێتی ڕێککەوتنەکە جێبەجێ ناکرێ و هەناردەی نەوتیش دەست پێ ناکاتەوە ئەو کەسە و ئەو پەرلەمانتارەکە ئەو لێدوانەی داوە بە ڕۆیتەرز دەبوایە ناسنامەی خۆی ئاشکرا بکردایە ئەگەر زانیارەکانی ڕاستە وایە ئەگەر ڕاست بێت دەبێت بڵێت تەسلیم چۆن زانی لە گفتوگۆکانی حکوومەتی هەرێمی بەغدا بووە یان لە یەکێک لە لیژنەکان بووە لیژنەکان گفتوگۆن تا ئێستش لەناو گفتوگۆن چۆن زانی حکوومەتی هەرێمی کوردستان تەسلیم ناکات چۆن بریاری پێشوەختە خۆی لە خۆی بریار وەرەگرێت ئێ باشە سەریکە ساک خۆشواخان ئەوم پرسیارێکی زۆر سادێ بۆ نمونە دوێنێ پێرێ ئەمڕۆ ینی بۆچی نەوت ناڕوات نەوت ڕادەست ناکرێت هەر چەندێ لە بەردەست حکوومەتی هەرێمە کێشەی ئەو نەبێت حکوومەتی هەرێم با پێت بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان
لەگەڵ حکومەتی ئیتیحادی کە وەزارەتی ناوتە یەک کێشەیان نییە. چی کێشەی هەیە؟ کێشە نییە، خۆی ئەساسەن کێشە نییە. دەبێت ئەو بەشەی ناوتی لەگەڵ ئەو بەشەی ناوتی ئەوەی کە بپێ ئەو ڕێکەوتنە باشە ڕۆژی یەکشەمە بریاری لەسەر دەدات تا کە تەواو ئەمانە تەشخیص کراون و پەسەند بکرێت و هەموو بریارەکان دەدرێت. ینی نەوت ڕادەسەکە هەرێم بەڵێ یەکشەمە کێشەی نابێ ینی بۆ یەکشەمە ئەگەر بیانۆکی تازە لەلایەنی ئەم هێزە کە بە بەردەوامی من ئاماژەی پێ دەکەم کێشە ئەو هێزت خوا کێیە شۆکە بۆ نمونە حکوومەتی عێراقیش ناوێرێ ناویان ئاشکراکە هەمان ئەو کەسانە کە بە درۆن هێرشیان کرد لەسەر بیرە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەو نە باڵا دەستن لە عێراقەکە حکوومەتی عێراقش نەتوانێت ئاشکرایانکە خۆوان شەزانێ ساکیێ ناسنامەیشیان لە بەردەسەوان نایە وەکو چۆن هەرێمەڵێ ئێمە لای ئێمەشێ لای هاوپەیمانانش هەیە وە بە قەمەر سناعیش تەشخیص کراوە یعنی کەس ناتوانێت بڵێت ئەوان نین. ئەی بۆچی ئاشکرا ناکرێت؟ والله ئەوە دەبێت لە حکوومەتی عێراقی بپرسن. مەبەستم یعنی ئەوە باڵا دەستن لە عێراق؟ بەڵێ باڵا دەستن ولا يحتكم لأوامر القائد العام للقوات المسلحة بعربي واي بي اوتريت لا يحتكم لأوامر القائد العام للقوات المسلحة. ئێستا ئێمە ئەوەی بۆ خەڵک گرنگاوەیە کە بۆ نمونە ڕۆژی یەکشەمە ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر نردنی موچە دەدات خۆت گوزەران و وەزعی خەڵک باشە ئاگاداری یعنی خەڵک خۆ ناکرێت 4 مانگ 5 مانگ جارێ موچەی وەرگێ ئەم شتە بێ کۆتایی پێبێ. خەڵکی کوردستان مافی هەیە مافێکی دەستوریە و منەت نییە لەلایەنی بەغدا بەسەر خەڵکی کوردستان ئەوە مافی خۆیانە و بەڕاستی لە هیچ شوێنێک لەم جیهانە نەبووە و نەکراوە کە تۆ حکومەتێکی لەناو دەوڵەتێکی عێراقی موچەی خەڵکی لەناو دەوڵەتەکەی خۆت نەنێری بە بیانوو هەموو ڕۆژێک بیانوویەکی بۆ هێنیت. بەڵام بوونی ئەو هێزە کە تەنانەتش هەموو جارێک یان بە بیانوویەکی تازەیەت یان بۆ نمونە بە ئەوە سەریح بێت بۆی خەڵکی کوردستان بزانێت. بۆ نمونە ئەو ڕێکەوتنە کە لە ژێر چەتری لانی سێهەم ئەمزا کرا و تەحالوفی ئیدارەی دەولە کە هەموو سەرکردەکانی هەموو هێزش یعنی ئەوانی کە بەشداریان کردووە لە حکوومەتی عێراقی تێدایە ئەوان موافقەیان کرد لەسەر ئەم ڕێکەوتنە. دواتر هات سەرۆکی ئەنجومەنی هەردوو حکوومەتەکە ئەمزایان کرد. دواتر چووە پەرلەمان ئەو کێشەیان بۆ دروست کرد ئەو هێز ئەو کێشەی بۆ دروست کرد بۆ ئەمە ئێرادەیەکی سیاسی غەیرە عێراقی بۆ نایەنەوەی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەس باتەواوی کەم بۆ ئەوەی خەڵک بزانێت بەدەستەکە چییە. نایەنەوەی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بکەون لە چوارچێوەی دەستور بۆ ئەوەی مافی خەڵکی کوردستان بدرێت. بەڕاستی ئەم هێزە بریارەکەی عێراقی یعنی بریارێکی سیاسی عێراقی صرف نییە. پێم وایە وازەحە پێمەکەم بەڵام موچەی خەڵکی کوردستان ئەفوان بەس باتەواوی کەم موچەی خەڵکی کوردستان مافی خەڵکی کوردستان و دووبارە دەڵێمەوە لە هیچ شوێنێکی لەم جیهانە ئەوە نەبووە کە تۆ 3 مانگ موچەیان بۆ بنێنێریت بیانوێکیان بۆ دروست دەکەیت ئللا لەم وڵاتەی عێراقا باشە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەرکەکانی کە ئەرکێکی دەستوری و یاسایی و دارایی جێبەجێ کردووە لە مەلەفی نەوت و لە مەلەفی غەیری نەوتی و یەکشەمە دەبێت ئەو بریارە بدرێت بە ناردنی مافی خەڵکی کوردستان کە موچەی خەڵکی کوردستان چونکە هیچ ئەرکێکی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەما ئەوەی ڕادەست ناکاکەدا یعنی تا یەکشەمە نەوت ئەڕوات خۆ ئەمە وازەحە لەوەی لە بەردەستە لە بەشی پێنجەمیەتی ئاڵێ تاوەکو نەوت داهاتی نانەوتی و نەوت نەڕوات موچە نانێری. باشە وەزیری نەوتی عێراقی بەس با من یەک چەند جارێک وەزیری نەوتی عێراق و توێتی ئێمە ڕێکەوتین و شتەکەی وا دەرنەچووە بەس نەکو وا دەرنەچوو نەکو یانیانێ ژوا نقطة نظام خۆت وەڵامی خۆتتدا چەند جار وەزیری نەوتی عێراقی دەڵێت ڕێکەوتوین و دواتر
کێشەی بۆ ڕێکەوتنەکە دروست دەکەن بیانۆکی تازە نەکو حکومەتی هەرێم پابند نییە کەواتە خۆت وەڵامی خۆتتدا دەست خۆش باشە هەر بۆ نمونە پەرلەمانتارمانێ پەرلەمانتاری عێراق ئەڵێ کاکە خەتاکە هەرێمە کە نەوت ڕادست ناکە بەڵگە چییە؟ بەڵگەکەی چییە؟ من نازانم لە بەڵگەکەی ئەوەیە کە تاو گۆزان نەوتی ڕادست نەکرد. ڕێزم هەیە هیچ قسەیەک ئێعتیباری بۆ دانانرێت ئەگەر بەڵگەی بەدەست نەبێت. حکومەتی وابزانم حکومەتی هەرێمی کوردستان نەیوت من ئەتوانم 800,000 وانەیە کێ تەحدیدی کرد؟ ئەو لیژنەیە طبعاً ئەو سیستەمە زۆر توکمەیە کە تۆ لیژنەیەکی مختص ئەوانەی کە اختصاسیان ناوتە خۆ شەرت نییە پەرلەمانتار هەموو مەلەفەکان لێت بزانێت بەس ئەگەر عەزیەت نەبێت مەجاڵم بیرێ با ڕوونی کەمەوە چونکە تۆ پرسیار دەکەی دەبێت مەجاڵم بیتی وەڵام بدەمەوە. شەرت نییە هەر پەرلەمانتارێک بە منیشەوە ئەگەر لە داهاتوش ویان لە ڕابردوو شەرت نییە ئێمە لە هەموو مەلەفەکان بزانین چونکە هەر کەسێک لە اختصاسێک دەزانێت بەڵام هەر قسەیەک بە بێ بەڵگە ڕێزم هەیە ئەتیباری بۆ داناند ئەوە یەک دووش ئەو لیژنەیە مختصە لیژنەی وەزارەتی نەوتە کەواتە اختصاسی خۆیانە هاتوون دەڵێن ئەوەندە دەتوانن وە لە داهاتووش ئەم شەریکاتانە کە لە ترسی ژیانی خۆیان ئیشەکەیان بەجێهێشتووە دەگەڕێنەوە ئەو کاتە دەتوانن زیاتر وە تەحدیدیشی کرد کە لە خلالی 2 ڕۆژە کەواتە هەر ئەگاتە یەکشەمە هەناردەکردنی ناو دەستی پێکات و ئەو ئاماژە بەڕێکەوتنەکەشی کردوتی هەرێمی کوردستان هیچ کێشێ نییە کەواتە ئەتیبار بۆ قسەی کێیە من قسەکەم وازەحە لە مەلەفی ناوت و لە مەلەفی داهاتی ناناوتی ئیتیحادی هەردووکی کێشەیتیانە شەممە ئەخیر راپۆرت تەسلیم دەکرێت کە هیچ کێشەیتیانە یەکشەمە دەبێت موچەی خەڵکی کوردستان کە مافێکی دەستوری خەڵکی کوردستان دەبێت بنێرێت بەڕاستی چونکە حکومەتی هەرێمی کوردستان پابەندە و هەموو ئەرکەکانی دەستوری یاسایی دارایی جێبەجێ کردووە. بەس ئەمە بەڕاستی قسێکی نوێ بوو ینی جەنابەت ئەندامی سەرکردایەتی حیزبێکی باڵای لە هەرێمی کوردستان کە سەرۆگۆزیرانەکەی هەر لەو حیزبەیە ینی بە قسەی جەنابەت هیچ گرفتێک لە بەردەم ڕادستکردنی نەود نەماوە ڕۆژ یەکشەمەش بەڕاستی بە پێڕێکەوتنەکە کە هەیە بێ ئەوانش بڕیار دەسەر نادی موچە بدەن تاڵ. پێم وایە ئەوە یعنی ئەو قسەی من خۆم دروستم نەکردووە ئەو قسەیە بەڵێ بێ زانیاری بێ و ئەوە ماڵە بەسەرتەوە طبعا من وانە بەس مەجالم بەرێت تۆ هەر مقاتەعەم دەکەیت مقاتەعە ناکەم ئەگەر مقاتەعەم دەکەیت وەڵام نادەمە بەڕاستی تۆ ئەڵێ تۆ ئەندامی سەرکردایەتی و سەرۆکی حزب جەنابی کاک مەسرور سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانە حزب تەدەخولی ئیشی حکومەت ناکات من وەستم لە ناو حیزبەکە هەر مقاتعی کردم مەجالم بەرێ با وەڵام بدەمەوە جەنابیان سەرۆکی حکومەتە ئەوە حکومەتە ئێمە تەدەخولی ئیشی حکومەت ناکەین ئێمە ئەو زانیارێنە لەو گفتوگۆیانە شەرت نییەش تەنها لە هەرێمی کوردستان ئێمەش پەیوەندێکی بەهێزمان هەیە لەگەڵ زۆر لەو سەرکردانەکە هەیە لە پرۆسەی سیاسی عێراقی دووش لە هەمووی گرنگترە خاوەنی بابەتەکە کە خودی خۆی وەزیری نەوت ئیعلانی دەکات بە عەلەنی دەڵێت ئێمە ئەو مەلەف طبعاً چونکە خۆی مختصە ئەم جارە خۆی یعنی ئیعلانی کرد ئەو لیژنەی کە خۆی ناردی نەکو ئێمە وەکو حکومەتی خۆی حکومەتی ئیتیحادی وەزیری نەوت خۆی ناردی دەڵێت ئێمە ڕێکەوتووین ئەوە قودرەی ئینتاجی هەرێمی کوردستان نەکو چەندها بەس ئەمە لە داهاتوش زیاتر دەبێت چونکە ئەم شەریکاتانەی کە لە ترسی ژیانی خۆیانش ئیشەکانیان بەجێهێشت ئەگەڕێنەوە ئەوەیە مەوزوعەکە کەواتە کێشە نییە لەسەر ئەو مەلەفە و هەمان شێوەیە ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان 50% داهاتی ناناوتیش ئامادە بووە و ئامادەیە چونکە ئەمەش لە دەستور مادەی 121 وازەحەوە سەریحە زۆر باشە واضحة؟ واضحة إستا؟ أوكي يس زۆر باش بەڵام کێشەی مەوزوعی تەوتین لە ئارا هەیە یعنی هەر لە ناو ئەو ڕێکەوتنا قسە لەسەر تەوتین نەکرێ ئێستا پێشاتێکی نوێ هەیە لەلایەن بۆ نمونە پێشنیارە لەلایەن وەزیردارە دەڵێت دەبێ بانقی ڕەشید و ڕاویدەین بەشدار بن لە هەژماری منە ئەمە بۆ ینی
والله مدام طبيعية بلا مقاطعة منك نابخوة إيه باش دبيت تعريفي توطين definition of توطين شيء بزماني عربي طبعا وشيك توطينه بلا تعريفك أو يا بانقي كردني موشا بلا للاني أو بانقانا كمعترف بلا للاني بانقي مركزي راست كدليت بزماني عربي معترف طبعا كان اعترافك بشكي ياساية بشكي خطابي زمانية كدبيت أو يعني مبلغك هبيت لا سمح الله أجر يعني هولاتيان توشي ضرر نجينت بهولاتيان أجر أو بنقانا إفلاسيان كرديان إلى آخره أما طبعا إشي بنقي مركزية خوي دزانت إشي خوي تشيا ياساي وداراي أو أنجر أو اعترافي بيدكات وشفافيتي بنقا كانش شكا أما إشي دارایە خۆیان باقی مرکزی کەواتە بە بانقی کردنی موچەی موچەخۆرانی کوردستان لەو بانقانە کە ئاعترافی پێکرەوە لەلایەنی بانقی مرکزی کە ئەوانش لە پرۆژەی هەژماری من هەموو ئەو بانقانەی کە بانقی مرکزی ئاعترافی پێکردووە کەواتە هیچ کێشە نییە ئەوەی کە جەنابەت باست کرد رەشید و رافدین طبعا ئەوە بشويكي رسمي من جملي نية تا أم لحظة كمن هاتم بو لاي جنابت بو أم برنامج جملة وخالانية براستي كأوان دا أو دوايا كاريان هي بو چونكا شرطنية يعني تو دبيت لنا كوبنو چونكا بياني محكمة اتحادي واضح وصريحة بو توطين شيا بانقي كردني موچة خوران لبانقي كللاني بانقي مركزي عراقي اعترافي بيكراوة هجماري شرط توطينه طبعا خوشي ضليت كي شيء هجماري من نية بويا أم ريزم هي يعني أو همو دوبارة كردني أو بابتا يعني وكردني بكيشة كيشانية چونك هجماري من توطينه چونك توطينه كلميك عربية تعريفكي بزماني عربي اگر ترانسليت كردش يعني تعريفي كي بكردي ببانقي كردني موچە خۆرانی کوردستان لەو بانقانەکە ئەترافیان پێکرا و لەلایەنی بانقی مرکزی ئەو بانقانە لە پرۆژەی هەژماری من هەموو معترف لە بانقی مرکزیە کێشەی نابێ هەرێم بۆ نمونە و باقانیش بێتە ناوی ئەوە حکومەت دەبێت وەڵام من نەمبیستووە بەسەراحەت بە ئەمانەتەوە من نەمبیستووە ئەو داواکاری هەبووە بەڵام دەتوانێت دواتر میکانزمەکە حکومەت یعنی وەزارەتی دارایی لەناو حکومەت ئەوە وەڵام بداتەوە وەڵامی ئەو پرسیارە بداتەوە زۆر باشە ئەم مەوزوعی هەنێ شت باسە کرێت ینی بە ناوی سوودانی یا دۆخی ئێسای عێراق دەگوتری ینی ئەگەر بۆ نمونە هەرێم پابند نەبێ بەم ڕێکەوتنەوە بەڕاستی سوودانی هەم زەرەرێکی گەورەیەکە بۆ هەڵبژاردن خۆی خاتە ژێر باری کۆمەڵێ بەرپرسیارەتی کە سبەیرێ زەرەری لێیە ئایا لەم کێشمەکێشەی و دۆخی عێراق و کاتی هەڵبژاردنەیە ئاسانە بۆ نمونە ئەم ڕێکەوتنە تا کۆتایی ساڵ بڕوات گرفت دروست نەبێت چونکە تۆزێک وازەح نەبوو دەوترێت تاوەکو ئێستا نەرمین و ئاندۆ سوودانی کە پارەی ناردووە ڕێزم هەیە سۆری نقطة نظام نەرمی نییە ئەمە مافی خەڵکی کوردستانە وایە مافەکە کە گوایە مافەکە چۆنە دەستوریە ئەوکەی نردویی بەڵام حکوومەت یاریمی کوردستان پارەی داهاتی ناوخۆی نەناردووە نەوتیشی ڕادست نەکردووە کێوتی سوودانی لێمە لە 5-6 مانگ لە 5 مانگی ڕابردوو کە پارەی سەریکە کە موچەی ناردووە خۆ هەرێمی کوردستان بەرمی لە نەوتی ڕادست نەکردووە بابۆت بنووسم بۆست فەرموو وایە ناوتی تەسلیم نەکردووە دەڵێ هەرێمی کوردستان لە 5 مانگی ڕابردوو کە موچەی ناردووە باش وایە داهاتی نانەوتیش تەنها دانەیەکی نات کە زۆرەکەی بوو 57 میلیارد بوو 48 و 47 ناردووە باش ئەڵێ من تاوەکو ئێستا ئەمەشم نادۆ لەسەر مەسئولیاتی خۆم نردوومە بۆ هەرێم موچە چکە ئەو ئیلتیزامی نەکردووە بەمەوە ئیتر خۆم ناخەمە ژێر ئەم بارە هەتا وەکو هەرێم ئیلتیزام بەمەوەنەکانیش ناتوانم هیچ بکەم چونکە زەرەرم لێیە لە ئایندە لە پرۆسی هەڵبژاردن و ئێساش بانگەشتە تقریبان لەو ناوچە دەستی پێ کردووە لە نێوان لایەنە سیاسیەکان وانە باشە ئێستا وەڵامت ئەدەمەوە یەک کێ هەناردەکردنی ناوچی کوردستانی ڕاگرت حکومەتی عێراق کەواتە تۆ ناڵێ ناوت
لێم وەرناگری و نایڵێ هەناردە بکرێت یعنی خەتای من نییە بە قاچاقی فرۆش ناوەڵڵا بە قاچاق نییە کاکی من تۆش نەوتانە ناکە باش ئەمە بۆ نا با ئێمە قسەی سوۆشەڵ میدیا نەهێنێ سوۆشەڵ میدیان ئێمە بە تەسویر و بە هەموو شێوەیەک تەسویر ماگرۆ بڵاومان کردو کاک سامانگیان بەرپرسێکی پارتی میوانم بوتی وەڵا ئەمە باشکران ئێمە وتی بە دزیۆنی قاچاق نیە و تا باشکرا فرۆشێ و هیچ کێشێکیشی نییە ڕێزم هەیە نەوت وتی ئەخۆ چی لێکەین ئەخۆتەوە بێ دەریکەی بۆی بەرهەم و زیاب بە بیفرۆشی ئەتوانم وڵام بدەمەوە بەڵە فەرموو مەجانم بەرێ بۆ قسە بکەم ئۆکێ یەک ئەو مەسەلەیە ئەسڵەن قەتعیە نییە ئەوە یەک قاچاق نییە ئەوە نییە نهائیەن ئەوە یەک دووش تۆ ئەڵەی تەسلیمی نەکردووە بە کاکی من تۆ نایەڵی من یعنی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی ئەزانی بۆ ئلغایی کرد ئلغایی کرد ونایەڵێت حکومەتی هەرێمی کوردستان نەوت تەسلیم بکات عەفوەن یعنی هەناردە بکات و نایەوێ پارەی کۆمپانیاکان کە ئەو ڕێکەوتنە 16 دۆلارە بە شێوەیەکی تەخمینی تا کۆمپانیایەک لە دەرەوەی وڵات کۆمپانیەکی بیانی یێت ئەو تەخمینە بۆ چەند یعنی بۆ هەر بەرمیلێک چەند دۆلار باشە ئەوە هەمووی ئەیویست بە کۆمپانیەکان وەکو ئەوەی کە بە هەرێم بکات هەرێم پابەند دەبێت و موچە نانێرێت وای دەیانویست بە کۆمپانیەکانش بکەن بەڵام کۆمپانیەکان وتیان تا زەمانەتی ئەوە نەکەین ئێمە ناتوانین چونکە دەیبینین بە شاوی خۆمان چی بە هەرێم دەکەن ئەوە یەک دووش بۆچی ئەوان یاسای نەوتی هەرێمی کوردستانیان ئلغا کرد با من پێتەڵێم چۆن ئەوان بە شێوەیەکی پلانێکی دوورمەودا لە ئابووری هەرێمی کوردستان ئەدەن و ئەیانەوەی بەڕاستی لە ڕێگەی برسکردنی خەڵکی کوردستان ئەمفالیان بکەن یەک یاسای نەوت و گاز لە عێراق بۆ تەشریع ناکرێت تەشریعی ناکەن من پێتەڵێم ئێستا پێتەڵێم قازان جێرێمە ناخێ ئێستا پێتەڵێم ئێستا پێتەڵێم زۆر بە جوانیش پێتەڵێم من بەبێ دۆکیومنت قسە ناکەم مادەی 130 دەستور دەڵێت تبقى التشريعات النافذة معمولا بها ما لم تلغ أو تعدل وفقا لأحكام هذا الدستور باشا إما الهريبي طبعا أوان ل 2007 ياسين نوتو غازيان تشريع نكرت أورش نوسيكا كردو بوجود أمريكا بوجود شارستاني بوجود يونايتد نيشن كمطابقة بو أم دستورة رايان کرد لە بەرپرساتی تەشریعیان نەکرد بۆ چونکە دەسەڵات دەدات بە هەرێمەکان و بە پارێزگاکانش ئەوە یەک دووش هەرێمی کوردستان بە پێی دەستور لە 2007 یاسایان تشریع کرد واضحە کاریان پێ کرد کە تۆ کارت کرد بە یاسایەک بۆ تهدیدکردنی بودجەی هەرێمی کوردستان پێش بڕێنی یعنی تۆ اعترافت پێ کردووە یان وانە باشە تۆ خێرە کە هەرێمی کوردستان و بەغدارێکەون تۆ یەیت سکاڵایەک لە 2011 هەبووە تۆ لە 2023 یاسای هەرێمی کوردستان ئلغا دەکەیت بۆ چونکە دەڵێت ئەگەر تۆ یاسایەکی تازە تشریع نەکرد و یاساکی کۆنەکەت هەموار نەکرد دەگەڕێتەوە بۆ یاسای نافز کەواتە ئەوەی کە بە ڕێژێمی بەعس ئەوە چیە کات بەدەستێکی ئاسنی هەموو دەسەڵاتەکان وەردەگرێت بۆیە ئەوان یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ئلغایان کرد بە شەرتێک هەموو ئەوانەی کە شارەزای نەوتین و دەستورین وتیان یەک خاڵی تایە ئەتیان نییە کە مخالفی دەستور و جەنین بلاسخارت ئەمە زۆر خاڵێکی گرنگە جەنین بلاسخارت لە ئیحاطەکەی لە سکیوریتی کانسڵ لە یونایتد نیشن وتی خێرە ئەم تەوقیتە ئیستە کە ئەو هەردوو حکومەتەکە ڕێکەوتن کەواتە ئەمە ئاماژەیەکی بەو پلانە سیاسیە کە دژی هەرێمی کوردستان کرا تەنها بۆ ئەوەی کە نەتوانێت نەوتەکەی هەناردە بکات یعنی قوتی خەڵکی کوردستان ببڕن بیان خینکێنن بەو شێوەیە تۆ نایڵی نەوتەکە یعنی هەناردە بکرێت باشە تۆش موچە نانێریت ئێ خەڵکی کوردستان چۆن بژی؟ بەڵام خۆ پارتیوشێتی هەر نەوتیان فرۆشتووە کێشیان نەبووە ئەزانی من باشە خۆ ترامپ درۆ ناکە هەڵە کاکە نابێ ڕێگە بدەن لە ڕێگەی ئێران و نەوتی عێراق بچێتە جیهانەوە تەنانەت خودی سوودانی لەگە پەرلەمانتارەکە ئاڵێ ئۆپیک سزای عێراقی یاوە بە 300,000 بەرمیل مانگانە ئەف ڕۆژانە کە نەوتی هەرێمی کوردستان لەناو بازاڕەکان فرۆشاوە خۆ ئەمانە وازەوت کرد ئەو قسەتەوە کرد با من وەڵامتنەوە دەست خۆش بێت ئەو خاڵەت ئیسارە کرد بەس کێ نەوتی عێراق نەوتی ئێران
بە قاچاق ئەیفرۆشێت بۆ جی نەنە ڕاستەکە ئەوش جەسەمت مەجاالم بەرێ با وەڵام بدەمەوە راپۆرتێکی ئەمریکی باشە و نازانن چۆن تەفسیریکەن ئەوان ئەو طبعا نەوتی ئێمە ڕاگرن یاسای هەرێمی کوردستان ئلغا دەکەن دژی مافی خەڵکی کوردستان و قوتی خەڵکی کوردستان و بەناحەقی ناڵن هەرێمی کوردستان تەسلیمیان کات نەوتەکەی خۆی تەسلیمیان کرد بۆ ئەوەی ڕێکەوتنەکەی کە پەسەندیان کرد جێبەجێ بکرێت بۆ ئەوەی نەوتەکەی ئێران بە ناوی نەوتی عێراقی هەنار دەبکەن ئەوە من نایڵێم ئەوە راپۆرتی ئەمریکی بەڵام وەزارەتی گەنجینەی ئەمریکا ئەڵێ کوردیشی تایە لەگەڵ نەخێر ئەو کوردە لە ساڵحی کێ ئیشی کردووە بۆ هەرێمی کوردستانیان بۆ ئەوان نازانم من نەزانم من وڵامتە دەمەوە ئەی طبعا تۆ ناچتە ژێبارەوەی کە نا کاک سامان نا کاک سامان واللهی داوەستیت غەدرە و کفرە کە ئەم عێراقە دژی قوتی خەڵکی کوردستان بێت و زانیارەکان زۆر وازحە و جیهان هەمووی باسی دەکات و یەکێکی بێت بڵێت واللهی ئەمە هەرێمی کوردستانە ئەمە کفرە تەنکەرەنەوتانەی چیان لێرە ئەزانی چی ڕێزم هەیە ئەو هەموو تۆهمەتانە کە دەدرێتە پاڵی هەرێمی کوردستان ناحەقیە ئەوانەی کە دژی قەوارەی هەرێمی کوردستان بۆ ناشرینکردنی هەرێمی کوردستان ئەوانە ئەو پرۆپاگەندانە دەکەن نقطە ڕائەسەطەر ئەشواقات سێریکە تەنانەت مامۆستایان کاتێک ڕێگەی تەنکەرەکانیان گرت بەڕاستی یەکێتی هێزی برد و زوو بڵاوی پێکرد لەبەرەوەی ئەمە شتێکی قازانجوویستە بۆ حیزب بە سەدان تەنکەر وەسا بوو کە نەوتیان پێبوو بیبەن بۆ پەرۆسخان بۆ باشماغ یعنی ئەمە هەیە من واز لەمەیەنم جەنابەت بۆ نمونە ئەڵێ نەوت بە قاچاق نەڕۆشتۆ بەڵام شتێکیکە هەیە نەنا یەک لەحظە تۆ پرسیارت کرد من وەڵاممدا من بەرپرسیارم لە وەڵامەکەی خۆمم ئەوانەی کە دژی هەناردەکردنی نەوتی کوردستان ئەوانەی کە یاسای هەرێمی کوردستانی ئلغا کرد بۆ هەرێم لە ناچاری ئەمەی کردووە نا هەرێمی کوردستان قاچاقی ناوتیانە ئەگینا ئەگەر ئەوەی بکردایە دەیتوانی موچەی خەڵکی خۆی بدای بەڵام ئەوە نییە ئەوە هەمووی پرۆپەگەندەیە دژ بە حکومەتی هەرێمی کوردستان ئەم نەوتە چیلیاتۆ ڕۆژی 300 و شتێ هەزار بەرمیل بۆ نمونە بەرهەم هاتۆ چیلیاتۆ لە هەرێمی کوردستان لەکوێ بەرهەم کراوە کێ بەرهەمی کردووە ئەو نەوتە چیلێ ئەو کۆمپانیایان کێ بەرهەمی دەکات من و تۆ کۆمپانیەکە لێرە نین پارەیان وەرنەگرتووە چۆن بەرهەمی دەهێنن بەڕەوەی باسێکم ساڵێت و ساڵنیە لە نەنا تۆ قسەیەک فرەمەیە و دواتر بڵێ من بە دۆکیومنت قسە دەکەم و ئەو دۆکیومنتانە خۆم دروستم نەکردووە ئەمە هەموو جیهان ئەمە ئەمریکا خودی خۆیانش عێراقش محاسبە دەکران و سزایان لەسەردانرا بەهۆی ئەمە بە عەلەنی پێم سەیرە ئێوە دەڵێن حکومەتی هەرێمی کوردستان حەیە عەلە السەڵات عێراق متهمە بەوەی کە نەوتی ئێران بە ناوی نەوتی عێراقی هەنارد متهمە یعنی ئەمە بە راپۆرتەکان ئەوە من نایڵێم متهمە ئیتر خۆی چۆن ڕزگاری خۆی دەکات و چۆن خۆی ئیسباتی دەکات کە خۆی نییە ئەوە من نیم دەبێت ئەوان خۆیان وەڵامی ئەو راپۆرتانە بدەن من نیم زۆر باشە قسێکەی لەسەر سەردانەکەی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا سیناریۆک باس سەکرێ نازانم تا چەندێک ینی ڕاستە زەپێکراوە کە گوایە ئەلەساس لەوێ بەرپرسانی ئەمریکا ببینێ قسە لەسەر نەوتی هەرێمی کوردستان بکرێ ئەگەر لە ڕێگەی سۆمۆشۆ بفرۆشێ لە خەزێنەی ئەمریکا ئەو داهاتەی هەرێمی کوردستان بەجیادا بردێت و بدرێ بە هەرێمی کوردستان بۆی ئەما خۆیان تەسەڕوفی پێوەکەن و موچە و خەرجی حکومەتی پێدابینکەن شتێکی وا لە ئارا هەیە طبعا ئەو ینی تێکەڵی پارەی بەغدان نەبێ بۆ نمونە طبعا ئەوە نازانم ئەوە کێ باسی ئەو بابەتەی کرد بێت بەڵام مەسلەی ئەجندەی جنابی کە مەسرور عادەتەن نووسنگەکەی خۆی ئیعلانی دەک کە ئەجندەیە سەردانەکەی دەربارەی چی دەبێت مەلەفەکان بەڵام ئەو بابەتە کە جنابت باسی دەکەیت ئەو پارەیە دەچێت بۆ تحت الحمایە الأمریكية يعني ئەی پارێزن چونکە عێراق زۆر قەرزارە ئەگەر حیمایە لە ئەبات ئەوانەی کە قەرزیان هەیە لیان وەردەگرن
ئەو کاتە طبعاً عێراق ناتوانێت موچەی عێراقیەکان بدات بۆیە هێشتا لەژێر ئەو حیمایەی ئەمریکا باش بتەوێنێتەوە عێراق وڵاتێکی ئیندیپندەنتە یان مستەقلە ئەمریکاش بەپێی ئەو معاهداتانە و بەپێی ئەو یاسانە کە وڵاتی مستەقل تەعامل دەکات لەگەڵ عێراق ڕاستە بڕیارەکە وەکو ئاماژەم پێکرد هەندێک هێز لەناو پرۆسەی سیاسی عێراقی نایەنەوەی ئەو حکومەتەش سەرکەوێت و لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکانیان لە چوارچێوەی دەستور ببێت ئەیانەوەی دائیمەن ململانێ هەبێت بەڵام ئەمریکا بە شێوەیەک تەعامل دەکات دوور لەوەی تەدەخولێکی مباشر ئەم هێزە بریارێکی سیاسی عێراقی سڕفی نییە لە دەرەوەی سنوور بریارەکانی بۆیێت بەڵام ئەمەش دژی حکومەتی عێراقی تەسەڕف ئەم هێزە بەڵام حکومەتی هەرێمی و حکومەتی ئیتیحادی هەردوو حکومەتەکە جەخت لەسەر ئەوەی کە پەیوەندیەکانیان لە چوارچێوەی دەستور بە نسبەتی جەنابی کاک مەسرور ئەو ئەجندەی کە ئیشی پێدەکات لۆبیەکی دیبلۆماسی باش ئەو لۆبیە دیبلۆماسیە کە دەیکات بۆ پاراستن و بەدەستهێنانی مافی خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەستور نقطة السطر وابزانم يعني او بيروكا قرابي مسألة دستوريان نادستوري نية مسألة اويك تو عراق بكي خوي نية يعني قهري مش او بكابون مونا ازاني شلون خوي عراق independent country مستقل بخويتي هريم تا استبشكل العراق ما فيكي دستوري هي امريكاش ام غطايه بو او باري دكات بو عراق بو او يعني كقرزيان هي نيبن بلام تاكيد لسر خالق دكم امريكا لريجي نيزي كردنوي هردولا وهروهاش يونايتد نيشنز رولكي زور باشي بيني بلام ديو بار دليما بوني او هي زي كبرياركاني عراقي صرفنيه تاثيري كردو لسر او دو حكمتك نايله تريكون تاكيد دكم هەوڵەکانی بەڕێز جەنابی کاک مەسرور بەرزانی لەسەر ئەوەیە کە مافی ئەو خەڵکە بە شێوەیەکی دەستوری یاسایی بەدەستبێنی زۆر باش ئەو ڤیدیۆ من حەزم کرد ئەو برادران یەک ڤیدیۆیەکیان حەز کردووە ئەم ڤیدیۆیە 2 هەفتە پێش ئێستا ئێمە بۆ نمونە تەسویرمان کردووە ئەم تەنکەرانە چییە بەرپرسی حیزبێکی ئۆپۆزیسیۆن لە چاپێکردنە گاڵە خۆمانە شەربەتیان پێنی والله ئەوەی کە تەسویری کردووە بزانە لەکوێ تەسویری کردووە ئەوە ڕێ باشماخە والله ئەگەر تۆ کێشت هەیە لەگەڵ سنووری باشماخ ئەوە عیدی خۆتە من بەڕسمی باسی لا من مەبەسم ئەمەیە ئەمە هەرێمی کوردستان وەڵامەکەم واضحە حکومەتی هەرێمی کوردستان نەوت بە قاچاخ نابات نقطة رأس السطر إينا فرمي أما من ولا مكان حكومة راسك زور واضحة حكومة نكو بارتي وحزبش من باسي رسمي كان دكم أم فيديو اكت جنابت بلاو اكت زور فيديو استبو درست كم من براستي نا جاست من نايك لحظة زبولي داني حكمتي بس مجال مري بس مجال مري والله زوزو درو كسم نبيني وبخوا والله هيك من نبيني جاريتان قدنا عليه قسم بالله هيك من نبيني وبلام بابيت بلام امهم هولانا نجاتي اوي كايانوي لحكمتي هرمي كردستان بدن با او هولانا ريك بخن بو برجري لقوتي خلق حزك خلق ايوه امشتر ريكوتنها بامن منه بو قوتكي مسوغر به همو مانجك لكاتي خويا والله كاك سماريزم هي خلق باش دزانيت خلقي كردستان زور وشياره زور خوراگرا و دزانيت كي بلان دانت برخان ديني او هريمه وبيشي قبول نيزاني بو چوك قرباني داوا خيني داوا شهيدي داوا لەگەڵ ئەمەش موچەی خۆی دەوێت کە مافێکی دەستوریە ئەو هەموو پرۆپەگەندە کە لە دەرەوەی سنوور پلانی بۆ دائەنرێت وەکو ئەم ڤیدیۆیانە ئەوە تەنها بۆ ڕوخاندنی هەرێمی کوردستان چونکە ناچێتە ژێرباری بریاری ئەوانە هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان نایەوێ ببێتە پارێزگایەک لە وڵاتێکی ترە وەکو عێراق حکومەتی هەرێمی کوردستان خاوەنی ئیرادەی خەڵکی خۆیەتی ئەمە زۆر وازحە پەیوەندێکی بەهێزی هەیە لەگەڵ هەموو وڵاتانی دەوروبەر و لەگەڵ هەموو
جیهان و کۆمەڵگەی نێودوڵەتی و بە بەڵگەشەوە بەڕێز مەسرور بارزانی دەیبینی چی هەوڵێکی دیبلۆماسی و لۆبێکی دیبلۆماسی دەکات بەڵام ئەوان هەوڵەکانیان هەمووی بۆ نەهێشتنی قەوەڕەی هەرێمی کوردستان و هەروەهاش ناشرینکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ناتوانن چونکە حقیقەتەکان وازەحە کۆمەڵگەی نێودوڵەتی هەموو شتێک دەزانێت بە بەڵگەیە بەڕاستی ئەو بەڵگانە هەیە بۆیە ئینشاءالله سەرکەوتن بۆ خەڵکی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڕێز کاک مەسرور بارزانی سپاس دەکەم شوارجاف هەندامی سەکراری پارتی دموکراتی کوردستان سپاس بۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو سەر بینەری بەرنامەکەم بەخواتان سپێرم خواتان. حکوومەتی عراق بە هیچ شێوەیەک متمانەیان پێ ناکەوە تاوەکو نەوت ڕادز نەکەن بەردەوام کێشە بۆ موچە دروست دەبێت بە تایبەت موچەی مانجی 6 ئەگەر بەڕاستی وەک بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت و هەموو ئەوانی خواردریش ئەو بابەتە دەوروژێنن کە بەش ناکە ئێدا نەجاتماندن و تەسلیمیکەن و تاوەکو میلەتە بە حەساوەی موچەیەکی شەڕەفمەندانە وەربگرن بچەوە حدودانە دەزانی ڕۆژانە چتەنکەرێک ڕاوەستەیە کە ئاودیوی ئێرانێ دەکرێت و دەڵێن هەتا ئەفغانستان ڕناوەستی ئەنی معقولە ئەتۆ نەوتەکەی بۆ خۆت بفرۆشی داوای موچەش لە حکوومەتی ناوەند بکەیت دوو بنەماڵە بەڕاستی زۆر سوودمەند بوونە لە بابەتی نەوت لە وڵاتەیە